هەرچەندە کۆبوونەوەی نێوان پارتی و گۆڕان بۆ ئاساییکردنەوەی دۆخی پەرلەمان چاوەڕوان کراوە، بەڵام دیار نییە کەی ئەو دوو حزبە لەگەڵ یەک کۆ دەبنەوە. ئەم پیاوە فەرمانبەرێکی حکوومەتە و یەکێک لە حەزەکانی ئەوەیە بە چاوی خۆی و بەم نزیکانە ببینێت ئەو پەرلەمانەی کە بە دەنگی ئەو دروست بووە لە گێژاوی کێشە قوتاری ببێت و کارە بکرێتەوە و نوێنەرەکانی تێیدا باس لە قوت و ژیانی بکەن. ڕاستی پێمان خۆشە پەرلەمان کارا بکرێتەوە بۆ چونکی پەرلەمان کۆی دەنگی زۆرینەی خەڵکی کوردستانە. لەبەرەوە کۆی دەنگی خەڵکی زۆرینەی کوردستانە خەڵکیش ئەوانەی کە هەن لە پەرلەمانە نوێنەری خەڵکن. جا خەڵک نوێنەری خۆی لە شوێنەکە بێ ئیش بکە، یعنی دیفاعی لێ بکە، بەرگری لێ بکە، داوای ماف و حەقەکانی بکە، ئەوە باشترە. پارتی کە داوای گفتوگۆی لە گۆڕان کردووە بۆ ئاساییکردنەوەی کێشەکانی نێوانیان گەشببینن بەم نزیکانە ئەو گفتوگۆیە ئەنجام بدرێت و پەرلەمان کارا بکرێتەوە، بەڵام نایشارنەوە ڕەنگە ڕاگەیەندراوەکەی جڤاتی نیشتیمانی گۆڕان کێشە بۆ ئەو گفتوگۆیە دروست بکات. بە قەناعەت من مەرجە بۆ ئەوەی گۆڕان داخلی پرۆسەی سیاسی و بە شێوەیە لە شێوەکان نێوێ پەرلەمان کارا بێتەوە، چونکە مەرجەکان زۆر توندن، یعنی دەکرێت لە گفتوگۆ هەندێ سازش و هەندێ لێک نزیک بوونەوە و هەر لایەک هەندێ واز لە هەندێک خاڵ و مەرج بێنن، بەڵام باشترین شت هەر ئەوەیە هەموو لایەک واز لە مەرج بێنن بۆ کاراکردنەوەی پەرلەمان. گۆڕان دەڵێن شێوازی کاراکردنەوەی پەرلەمان لەم کاتەدا لە نێوان ئێمە و پارتی جیاوازە، بە جۆرێک ئەوان بۆ مەبەستێکیانە و ئێمەش بۆ مەبەستێک، بۆیە وا پێ ناچێت بە هەفتە و دوو هەفتە لەگەڵیان دانیشین و ڕێک بکەوین. کاراکردنەوەی پەرلەمان مەفهومی سیاسی لای ئێمە و لای پارتی دوو مەفهومی جیاوازە. پارتیەوێ پەرلەمان کارا بکرێتەوە بۆ مەرامی سیاسی و حزبی خۆی تا ئەوەندەی ڕیفراندۆمەکە دوایەوە هیچ شتێک جێبەجێ نەکە و ناشکرێت کێشەیەکی دوو ساڵە لە ماوەی دوو ڕۆژیا هەفتەیەکە جێبەجێ بکرێت، پێچێت چەند هەفتەیەکی تر بخایەنێت لە نەتیجا ئەگەرێکی لاواز هەیە بگەن نەتیجە. زیاد لە 2 ساڵە پەرلەمان لە کار خراوە، شەکەت و ماندووشن بە دیار کۆبوونەوەی حزبەکانەوە و زۆر کۆبوونەوەی بێئەنجامیشیان لە پێناو کۆبوونەوەی تربینیوە. شاخەوان محەممەد، کوردسات نیوز، کەلار.